چارەسەرێک لە چەند چارەسەری یەکەم فەرمووی قورئان هەر نەخۆشیەکت هەبوو هەر دەردێکت هەبوو ویستێ دەروونت ئاسایش بێت پەنا بەرەبەر قورئان و لە خزمەت قورئانە بە و قورئان بخوێنەرەوە. دووهەم دوعا بکە، دوعا زۆر بپاڕێرەوە بلاڵێرەوە لە حەزوری زاتی ئیلاهیە زۆر هاوارکە. سێهەم کردەوەی چاک، ئەم سێ دەرمانەی کە ئیبن القەیم باسی کرد سێ دەرمانی زۆر گرنگ بۆ هەموو نەخۆشیەکانی جەستە یا ڕۆح یا دڵ. لە باسی کردەوەکانە گەیشتینە ئەو بابەتەی کە هەندێک جار ئینسان لە بەردەم قەدەرە بە ناوی قەدەرەوە خۆی ئەدزێتەوە لە زۆر شت. من خەیر و شەڕ هەر هەمووی خۆی گەورە بە کردەوەی داناوە لە بەستوێتی بە کردەوەکە تووشی خەیرەبی، کردەوەکە تووشی شەڕەبی. کردەوەی چاک خەیرە تووشەکە، خراپ شەڕە تووشەکە. لە قورئانە بەگشتی بەو شێوازە بوو ئەثەری خەیر بۆ خەیر، ئەثەری شەڕ بۆ شەڕ. لێرە هەندێک جار ئینسان ئەم فکرەیەتە پێشەوە لە ذهنیە، باشە من بۆچی یعنی من مادام قەرار وابێت کە کردەوەکان هەمووی تەوزیعات بێت، ئیتر من بۆچی خۆم مانووکەم؟ خوا هەرچی دانابێ هەر ئەوەیە. جاری وایە ئینسان لە بەردەم گوناهێکە ئەڵێ خۆ دایناوە ئەم گوناهە بکەم، ئیتر لە بەردەم گوناها نوشدایە کۆتایی پێیە. ئەفەرمێ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ کوورە کەسێ زۆر فەقیه بێ، فقهێکی زۆر وردی هەبێ، پاڵ نایەتەوە، پاڵ باتەوە بە دیار گوناهەوە دانیشێ بڵێ بەخوا ئیتر تازە خۆ هێنایەتی بەسەرما. ئەفەرمێ بەل الفەقیه كل الفقه، ئەو کەسەی کە زۆر شارەزا و وردەکارێکی زۆر گەورەیە لە دینە، يرد القدر بالقدر ئەفەرمێ قەدەر بە قەدەر دوورە خاتەوە لە خۆی. ويدفع القدر بالقدر، ئەو قەدەرێک کە ڕووی تێ ئەکا بە قەدەرێکی تر پاڵی پێوەنە دووری ئەخاتەوە. ويعارض القدر بالقدر، ئەسڵ هەندێک جار قەدەرەیەتە پێشەوە ئەم معارەزە و پێچەوانەی قەدەرەکە ئەوەستێتەوە بە قەدەرێکی تر. والله ئینسان بەمە نەبێ هەر ناژینە. نمونەیەکمان بۆ هێنێتەوە ئیبن القەیم تۆزێ نزیکی ئەخاتەوە لە ذهنمان، چونکە مەسائلی قەدەر مەسەلەیەکی وردە. ئەگەر کەسێک سەرمای بێت پەنا ئەباتە بەرچی؟ هەوڵ نادا خۆی گەرم کاتەوە، دا ئەنیشێ بڵێ وەڵی خۆ تازە لە قەدەرە هاتوو من سەرمان بێت، تازە بە دانیشم تەواو شتیوان ناکە. یەکسەر پەلامارەدا خۆی گەرمەکە کە بوو يرد القدر بالقدر. یان کەسێک تونیەتی پەلامار نادا ئەو بخواتەوە، يرد القدر بالقدر يعارض القدر بالقدر. یان کەسێک برسێتی بە هەمان شێواز، یان کەسێک لە شوێنەکە ئەم شوێنە جێگەی ترسە ئەمین نییە، ڕناکاتە شوێنێکی ئەمین. طبعا لە هەشتاکانە لە یادەوەری هەڵەبجەیە مەسائلی تۆبوەشاندن ئەوانەی کە لە هەشتاکانە ژیاوان شتێکی زۆر ئاساییە. هەر بینە تۆبوەشاندن دەسی پێ ئەکرد، لەگەڵ گیڤەی تۆب دەسی پێ ئەکرد، هەرچی خەڵک بڕێ ئەکرد. بۆ کوێ؟ کۆمەڵە ماڵ هەبوون مەلجەبیان لە ماڵەوە دروست کرده بۆ هەموو خۆی ئەکرد، ماڵانە سەری خۆی کزەکرد. بۆ ئەو مەخاویفە کۆمەڵی خەوف ڕووی تێکردووە ڕێک خۆی ئەشارێتەوە تایە. یان هەندێک شوێنی حەذەرە. کێمان هەیە ئێمە بڵێ وڵا دەسەدەم لە کارەبا باشە ئەگەر قەدەر وا بێ بمگرێ بامگرێ، قەدەر وا نەبێ نەمگرێ خۆ نامگرێ. کەس وایە شتی وا بڵێ، کەسی وا بڵێ ئەمە تاوانێ لە قەدەر نەگەیشتووە، چونکە قەدەر بەشێکی مەحاذیرە و حەذەر و خۆپاراستنە. ئەگەر ئەمە بێنین ڕێک نەقڵیکەین، خەڵک هەر هەمووی لە مەسائلە معنەویەکانە غەڵەتەکان. بۆیە ئیبن القەیم ئەفەرمێ چی؟ فالخلق كلهم ساهون في دفع هذا القدر بالقدر. سهو ئەکەن، غەڵەت ئەکەن لەوەی کە نازانن چۆن قەدەر بە قەدەر لا بدەن، قەدەر بە قەدەر دوور خەنەوە. وهكذا من وفقه الله وألهمه رشده يدفع قدر العقوبة الأخروية بقدر التوبة والإيمان والأعمال الصالحة. أفرمي هر کەسێ خوا ڕشدی پێ عەتاکە، ئەلهەمەه ڕشدەه، یعنی خوای گەورە تەوفیقی با و
عقلی بخاتە شوێنی خۆی چی ئەکات خەدەری عقوبەی ئاخرەت بە تەوبەیەکی صادق و ئیمانێکی کامل و ئەعمالێکی صالح ڕەت ئەکات زۆر طبیعی ئینسان عقوبەیەکی ئوخرەوی بەرکرد والله جاری وا هەیە گوناهێکت کردووە شەرمەزاری بەردەم خوا بووی مستحق و استحقاقێکی زۆر گەوری عقوبەتە هەیە بەڵام سیرەکەی لەگەڵ ئەم استحقاقی عقوبە گەورەیە چاوەکان بەرزەکەیتەوە بۆ ئاسمان دەستەکان بەرزەکەیتەوە زەلیلی خۆت پیشانەی لە بەردەم ڕەب العالەمینە ئەناڵیتەوە ئەپاڕیتەوە سیرەکەی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ئەم گوناهە بە تەواوی لێت بوراوە عەفوی کردووی ئیمانەکەت بۆتە شەفاعەتکار کردەوە ساڵحەکانە بوونەتە شەفاعەتکار ئاثاری ئەو گوناهە بەسەرتەوە نەماوە باشە ئەمە گۆڕینی قەدەر نییە ئەمە ڕەدی قەدەر نییە بە قەدەر خۆ باشە قەدەرێک هاتووەتە سەرت کە تۆ گوناهێکت کردووە ئەی چۆن ئەو قەدەر ڕەد ئەکەیتەوە چۆن دووری ئەخەیتەوە ئەوە بۆ شێوازە دووری ئەخەیتەوە فهذا وزان القدر المخوف في الدنيا وما يضاده سواء أفرمي شون قدركاني دنيا إنسان يكسر دسبيئك شتي مادي هر أوها يعني ستوسر مادي وبعدتي قد قرمنا كيتو أفرمي رك أما نقلك بو آخرت بهمان شواز بو كارباري معنويش هر يكشتا كاك فرب الدارين واحد وحكمته واحدة لا يناقض بعضها بعضا بخوا أو خوايك اللي إما برسشي أكين ولا آخرت هردوكي هريكا همان دستوري إيرب أولاش أشياء دي شون لدنيا أجر سرمات بخود قرمك ليتوا أواش كجناهك تكرد أسايش الروح تيكسو برو توبك كردويك صادق وصالحك هو أسايش الروح أهرام بيتو شويني شكت شون لآخرة عفوتك لرج أرامك في أبخشته وجاريكتي أفرمي أم مسألة وأم بابتا يكيك لبابتا زور وردكان أجر كسي قدري بزاني كسي الرعايتي بكا خواها وكارتان بي كالرعايتي أما جيب كان شكو براسي إنسان أجل لحياتي خويا قدر بقدر رد نكاته ومعارضي قدر كان نكا فوتاو ما هو تصور نكين يعني سبحان الله استسير كان إنسان موبايلك يدروس كله عمري موبايلك أزانه دوستكم هبو موبايلك هبو تماصا أم موبايلا نتلفونك أنا تلفوني بيكري شنو اشتيو أبي وتبغى خو ماصا أما نم تلفون بيكرو تلفون بوهاتو يا صحيح إيشناك نتلفون أروان ليه مدكي طاو عمري طاو نجا سوتش فزاني عمري طاو أي والله ينم أزاي كان وسائل رانم وسائل استماني تيو كرتونكي ما هو تما كرتونكي أنا وتتها سير سواء أونا 1000 ساعات يشكر تورك أونا 1000 ساعات يشبك له كازنات وأنا شارع سريع مدة طاو عمري كتاب عشان مروفيك موبايل دروسك أو أزاني وإخوائي جو عظمة مروفي دروس كذبه حموش تيجي ورد كاري مروف نزاني كسياري أتاري دروسك ياري أتاري تو كدس في أكيد ياري أتاري ألم ريو أريا ألم ريو أما يعني هالبجار أو أزانه بوكيو أروي هر شوار جار بنجا جولان أو كسي كدروسي كدو أزانه تو چند درجة شلو بس سليقي دستاتي أجا دي ور خويا بم عظمته تو خلق كردبه وردكاري تو حياتي تو هم نزان بويا علمي خوا هموش تيجي تو أزانه أجر يكشد لشتكاني إنسان بنهان به لخوا أو أخواني أبيشتي هيش تيجي تو بنهان نبي إن جا خويا كمستحق واستحقاقي فرسنيه أي أجر كسيك إرادي خيري كردو كسي إرادي شري كردو أي أخوة أزاني أم كسي إرادي خيرك أو كسي إرادي بالله أخوة كان أزاني بوسوك خوي دروسي كردو باش أزاني هر شوال كسكي تشبيه نبي ياري أتاريك دو بنجي جولان تي أقالي طبعا سهندي قماري إلكتروني هاتوا طبعا كابرايا كم جار أتشيك دس بيئك يقدو دفتر باتو تا توزة شورة أبدامي نزيك بيتو شكاو كسي داينا وأزانة شيكا ما جاري سيهم توزة أدورنا والله وانا إفلاسكا بوي بيتو جاري سيهم شوارم كاتي أزاني يكفل سيكا نما إنجا اشتفروش بوچوك أميك دروسي كلو أزانة برامج كاني فوركس لمسألة بازرگانية همو إيواري كاتك
بەرنامە اقتصادەکان دائەخرێن لە ئەلکترۆنیاتە هەر هەویان ئەزانی کێ چەنی هەیە و چیان پێ و چۆنیان لێ سەحبەکەن چەند ڕۆژێ پارەیان ئەدەنێ قازانج لە پڕکە دایەخن فرسیان پێ نایەوە لە کاتێکی وا حساسە دایەخن اینجا بە مەیلی خۆیان سەعر بەرزەکەنەوە سەعر نەوی ئەکەن بەرزی ئەکەنەوە قازانجەکەی لەگەڵیانە ئەڕۆی خەڵکی تر بەوان کێ وەرن بەخوا پارەی باشی تێ لە پڕ نزمیەکەنەوە و پارەکەتەوە سەحبیەکەن مایە پوش دەرەچی وەرە ئینسان شتانە دروستەکە خۆی تێ ئەگا وەرە تۆ نەقز بیتە پەنای خوا یا هەندە جا بڵێ باشە ئەی باشە چۆنە بێ ئێستا بالضبط ئەو هایە کەسێک بڵێ دە باشە ئەم کەسە بۆچی ئەم یاری ئەتاریە دروست کردووە کە خسوور ئەیزانی من ئەدۆڕم ئەگەر محەممەد و ئەسعەد بابێ نەژوور محەممەد و ئەسعەد هەر بیان نەژوورەوە بە ئەمڕۆ عليكم السلام دورة إنسان مثلا أمشت دروس كات كسر رخني لنا قري ولا تولو لا والله ده والله إخوة بومني نسي ورجعنا من أخوش به أخوة واي بنا نسي خد بقرة خد بجولة أمر أخوش يحكي براس تلفوني كله غبو خوا ما وصاخري كتوكل بأخوة هرنامي أنا بهذا بۆچی کچم بۆچی تەوەکل بەخوا نامێنە خوا نەخواسە چی بووە خوا ماسە ئەوەم دوعا کردووە گیران نابێت دوعای چی کردو وەڵام ماسە مێردەکەم باش بێ بە گوێم بکەوت وەڵا بە حیاتی پێوە بە گوێژن ناکەون لە بڕاوەتەوە دابێت دوعاە بکەیتەوە بەعقول نەبێت لە چییە بە گوێکە خۆ ماسە ناڵم لە هەوشتەکە بە گوێمکە ئەوان کورەوتم کچی خۆم وەرە قەدەری دوعات بگۆڕ خەلەلێک هەیە لە توێ بیدۆزەرەوە خەلەکە چارەسەر کە دعاش کە بۆ پاڵپشتی وی مصیبەتەیە کەم بێتەوە تۆ کوڕ ڕەجەب ڕاکشاوی دوعا بکەی وەڵا بڵێ مێردەکەم لەم ڕازی بێ خلێ و ڕازی نە ئاتۆ هەسە ڕێکوێ ئیشەکان جێبەجێکە بزان چیە ئەبزانە ڕازیە بێیان بۆیە مەسائلی تێگەیشتن لە قەدەر بابەتێکی زۆر زیندووە خوا ئەگەر ئینسان لە قەدەر تێبگا عەزەمەتی خوای زۆر بە عەزیمی بۆ دەرەکەوێ کە قەدەریش تێ نەگەیشت زۆر بە زەعیفی تێ ئەکەوێ هەرچی خراپەکەیە ئەڵە وەڵا خوا لەسەر نووسیم هەرچی چاکەش ئەڵە خۆم لە ڕزقا کەسان بینیوە پاڵی لێباتەوە بڵێ وەڵی کاکە یەکتر ئەوە ئەم معاملەی تەسلیم ناکەم خوا قەراری یاوێ لە حکومەتە ناومێتەوە هەنجام معاملە تەقدیمەکەی ئی باشە خۆ قەدەریشە نووسراوە بەڵام بۆی ئەم قسانەی ئیبن قەیم زۆر قورس و گەورە قەدەر لەگەڵ حەرەکەی تۆیە قەدەر لەگەڵ ئیرادەی تۆیە بۆیە ئێمە موسڵمان لە ڕاستیە شوبهاتی کافر زۆر کردووەمان لێ ئەکا لە زۆر خۆ ئەدزینەوە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم فەرمێ ئیذا ذکر القدر فأمسكوا باسی قەدەر کرا بێدەنگ بن وإذا ذكر أصحابي فأمسكوا ئەگەر باسی هاوڵانی من کرا بێدەنگ بن باشە ئێمە ژیانی هاوڵان باز ناکەین ناچینە خزمەتیان چێژی لێ وەرناگرین هەندێک جار باسە شەڕی سەفی نەخوێنینەوە باشە والله ئەبینن سەحابەیەکی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لەو شەڕە شەهید دەبێ فرمێسێک بە چاومانە دڵمان ئەقرچێتەوە بووی باشە ئیذا ذكر أصحابي فأمسكوا بۆ ناکەین لەوێ هەر نەیخوێنەوە گوێ نەگرین لە قەدەریش ئەو هەیە بابەتی قەدەر کە ئەفەرمێ فأمسكوا يعني زۆر بەدوایە مەڕۆن بەتایبەتی وەکو غەزالی ئەفەرمێ قلوب و عەقڵی بچووک لە قەدەر تێ ناگەن بەڵام عەقڵی گەورە ئیمانی زۆر قایمەوە بە قەدەر بۆیە کەسێکی مولحید کە ڕخنە لە قەدەر ئەگرێتەوە لێگەڕێ هەر نێڵی جوابێەوە بات ئادەی ئەی مرۆڤ تۆ ئەتەوێ بە عیلمی خۆت خوا پێوی ئادەی بزانە لە مەخلوقات تێگەیشتی وەرە هەموو ئینسانێک کۆکە بزانە لە مریشکێتی ئەگە تێناگە پێک هاتێ ئەم مریشکە حرەکە و جوڵەی ئەم مریشکە عەقڵ و سەلیقەی ئەم مریشکە ئێوە تۆ تەسەوورەکەن هیچ مریشکێ نییە سەلیقەی وەکو مریشکێکی تر بێت بیری ئەوەتان کردوێتەوە تەوە کتێبێک هەیە حەیات حەیوان الکوبرا دەینەوەری خۆسی ئەو کتێبەتان ئەخوێندەوە گەورەیە بەڵام زۆر جێگەی چێژ وەرگرتنە طبیعەتی هەندێک لە حەیوانەکان باسەکە طبیعەتی کە سەیری ئەەکەی اینجا تۆ تێ ئەگەی باشە ئەی هاوار من چەندێک مەسەن کۆترم هەبوو لە کۆتر تێ نەگەیشت باشە چەندێک سەیرەکەی مەسەلەن مریشکێکە هەبوو تێ نەگەیشت تصور کە ئەگەر ئینسان زۆر وردەکاری بکات لە هەموو ئاژەڵەکان تێ ئەگە ئێستا ئێمە باسی سولەیمان عەلەیهی سەلام خوێنینەوە سولەیمان
زۆر بە ئاسایی لە مێرولەکان تێگەیشت. لەم ئەخیرانەوە کۆمەڵی کەس دیڕاسی زۆر دانیشتن 12 ساڵ هەتا توانی لە یەکێک لە زاناکان هەتا توانی لە مێرولە تێبگە بەو حرەکات و وەستانیان و شاخ جوڵانەکانیان تێگەیشت چیان ئەوێ یەکسەر ئەیزانی ئەویان بەویان چی ئەڵێ ئێستا خەریکی چی قائد ئەمری کردووە دەی بگەڕێنەوە دانەیە چکچکێ تۆزە جوڵان و هەمووی ئەگەڕایەوە ئەڵێ دوایی وای لێ هات محاولەی ئەکرد بە پەنجەی دەستی قسە لەگەڵ مێرولەکانەوە ئەڵێ هەرچی هەوڵیدا لە ئەخیرا نەجاحەتی نەهێنا بتوانێت قسە لەگەڵ ئەڵێ دووشتی باریکی بەستووە پەنجەیەوە ئەوەیە کرد بووی تیان گەێنێ تێنەگەشت چونکە حاسەیەکی معنەوی هەیە لە بینیانە حەسە معنەوەکە نەبوو نا زمانی ئەوە ناڵێم زمانی مریشیە تێبگەی ناوەڵا وەرە پێکهاتەی مرۆڤ پێکهاتەی مریشکێ تێبگەیت وفي أنفسكم أفلا تبصرون هەرتێن ئەگەین دەورە ئینسان بەم عیلمە کوڵەوە هی لەمە و پێش نازانێ هی لەمە و دوا نازانێ زۆر نازانێ کەم نازانێ ورد نابینێ گەورە نابینێ وەرە ئیدعایشتی زۆر زۆر گەورە گەورەشک بۆیە کاتێکە لە بەردەم علمی خوایە ئەوە سین لە زانستی لۆژیکە ئەڵێ علمی خوا مطلقە کە ئەڵێ علمی خوا مطلقە یعنی زەمن مەکان لەمە و پێش لەمە و پاش چی هیچ ئەوانە هەمووی لە ناو عیلمەکان نەک شتێک بێت لە دەرەوە عیلمەکە ئێستا مەسەلەن من ئەمڕۆ ئەزانم کە ئەمە بەڵندگۆیەک تێگەیشتم ئەمە کە بەڵندگۆیە و دەنگ بەرزەکاتەوە دەنگ گەورە ئەکە کە من لەم بەڵندگۆیە تێگەیشتم ئێستا تێگەیشتم پێشتر نەمەزانی بۆ یەکەمین جار ئەبێ بەڵندگۆ هاتبێت کە ئینسان بەکارهێناوە چەند سەری سوڕما بێت لەم بەڵندگۆ کە سینان یەکەمین جار مزگەوتێکی دروست کرد لە سوچێکە ئەوەستای قسەتە کرد 5,000 کەس گوێ لە دانکرد بۆ ئەم بەڵندگۆیە کە مهندسێکی ئیسلامی و بەهێزترین مهندسی ئێستا بە جیهان ناوزەند ئەکرێت دەی وەرە مەسەلەن ئێستا ئەو من ئەم علمم زانی پێشتر نەبوو ئەو مۆبایلێکی کە ئێستا بەکارهێنم چەند ساڵ لەمە پێش زانست بەسەریان نەبوو کابوو زانستی من زۆر بچووک بەڵام ئەو ئیلاهی کە پێ ئەوترێ خوددا کە پێوتێ ئەڵڵاه نابێ یەک شتی شاراوە لەو هەبێ بۆیە کاتێک کە ئەڵێن خوا علمی قەدەری هەیە خۆ ئەگەر یەک شت لەو شتانەی نەبێ نەقسە بۆ خوا لە خوایەتی ئەکەوێت ئەی ئێمە چی بکەین لەناو قەدەرە ئێمەین کاتێکەوە جوڵە و ئەحمەد ئێمەین لەناو قەدەرە ئیشەکان جێبەجێ ئەکەین و ئەجوڵێن بۆیە بەڕاستی ئەبێت لە مەسئلەی قەدەرە ئەم مەسئلە زۆر باشی تێبکەین من ئەشرەفی المەسائل کە پاڵ نەدەینەوە وا تەسەوورکەین هەموو شتێکمان ئیتر قەدەر بۆ جێبەجێکە ئەبێت کردەوەکەی چکەم باسە باسی کردەوەی ابن القیم لە باسی کردەوە هێنایەتی بجوڵین ئەم لاشە و کاتەی ئینسان ئەگەر مەشغوڵی نەکەی بەخێرەوە ئەو مەشغوڵی ئەکا بە شەڕەوە ئەمە یاسای ژیانی ئینسان ئێستا وەرە تۆ خۆت مەشغوڵکە بەخێرەوە هەر لە بەیانی هەستای خەریکی قسەی خێر کردەوەی خێر ذکری خێر بجوڵێ لە پێناوی خێرە تۆ لاشەکەت ماندوو ئەەکەیت و دەروونت ئاسوودە ئەکەی لێ گەڕە دەستی بۆ شلکە اینجا ئەو دەست پێ ئەکە تۆ مەشغوڵەکە بەشتی لاوەکیەوە کاتێ بە خۆ دەزانی ئای هاوار 5 سەعاتی کاتم لە بەردەم مۆبایلە ڕۆژ بەبێ سوود 2 سەعاتی ترم لە بەردەم تەلەڤیزیۆنە ڕۆژ بەبێ سوود 3 سەعاتم ڕۆژ بەس بە قسەکردنی ئەتیادی و بەبێ بەوەی ئەو سوودێک وەرگرتبێ بۆیە حیاتی ئینسان بەڕاستی ئەگەر مەشغوڵی نەکەی مەشغوڵە بۆیە لە قورئان ئەفەرمێ وإذا فرغت فانصب لێبوویتەوە دەست پێ بکە نا لەبوەستی لێبوویتەوە دەست پێ بکە لەکوێ ئەم ئیشە و پرۆژە تەواو کرد پرۆژەی دووەم دەست پێ بکە نێڵی مەجاری بدەیت ئەو تەواو کرد دانایەتت دەست پێ بکە مەوەستە هەموو کاتەکان تەوزیعکە چونکە ئەگەر تۆ قەدەرەکان بە قەدەر ڕەت نەکەیتەوە کاتێک بە خۆت دەزانی لەناو قەدەری شەڕا وەستاوی هیچ جوڵەیەکت نەکردووە دوایی کۆمەڵە کردەوەی خراپ ئەبێتە ئولفەت لە تۆیە دەرچوونت نییە و ڕزگاربوونت نییە ئەفەرمێت دوو شت زۆر گرنگە لە دوای ئەمەی ئەم مەسئلە جوان وەرگرە ئەبێ قەدەر بە کردەوەی قەدەری باش ڕەتکەیتەوە ئەگەر خراپە هاتە ڕێت بڕۆ چاکان لە بەرامبەرە بکە جێ خۆت کەرەوە ئەفەرمێت بزانە
دووشت سعادەتی ئینسان و ئارامی ئینسان تەواو ئەکەن فەلاح و ڕزگاری ئینسان تەواو ئەکەن یەکەمین دانیان ئەبێ هەموو ئینسانێک هۆکارەکانی شەڕ خراپە هۆکارەکانی خێر بزانێت ئەبێ چاوی کراوە بێ بما يشاهده في العالم هەرچی لەم کەونایی بینێ ئاوا چاوی کاتەوە جوان سیرکە ئەوەی لە خۆیان تەجربەی کردووە لە غەیری خۆیان تەجربەیەکە بۆ ئەم نەقڵ بوو ئەبێ هەمووی بزانێ هەموو خەبەری ئومەتەکانی پێشوو هەمووی ئاگا لێوێ قەدیمەن و حەدیثەن تازە و نوێ و کۆن هەموو ئەبێ ئاگای لێبێ ئەگەر بێت و پەڕەکانی تەریخ ئاوە هەڵبەیتەوە یەکەیەکە لێرەشە و پەڕەکانی قورئان هەڵبدەیتەوە مطابقەیەکی کامل هەیە لە بینیان لە ڕووی ئەسبابی خێر و شەڕۆ نا هەر بچینە خزمەت قورئان باسی ئومەتەکانمان بۆ ناکە زۆر باسی ئومەتەکانەکە دەی بارە با بچین پێکەوە ئەچی سێرەکە ئەو ئومەتە بەچی تیاچوو ئەی ئەویان بەچی سەرکەوت نافەرمێ عەزابمان هێنا عەزاب بۆ سەر هەر ئومەتێ فەوتا ئیلا قەومی یونس نەبێ عەزاب هاتە سەر سەریان یعنی تەواو هەموو شتێک کۆتایی پێ هات هەڵ هەورە ڕەشەکانیان بینی خۆیان بینی ڕەنگیان زەرد بوو تەواو هەموو شتێک کۆتایی پێ هات بە دڵ تەوبەیان کرد ئایا عەزابەکە لەسەریان لا نەچوو ڕێک عەزابەکە لەسەریان ناچوو پێغەمبەرێ لە پێغەمبەران بەو عەزەمەتە چەند وە نەزانێت ساڵح بۆی تر تووشی موسیبەت نابێ وان نییە يونس عليه السلام پیغمبرك لبيغمبران عليه الصلاة والسلام للبث في بطنه يعني أقل مسبحين نبوي حتى الرجل قيام لسكي أحوتا أمام كوتا ناو سكي أحوتا ناو درياء تاريك همو أمانة أم بندانة بوتشية وتشاب كانوا أسباب خير وشر بزاين باشا لبر أوي يونس عليه السلام پیغمبرا كاتي هلاي كرد وراي كرد وستي لقدرك راكا نكوت ناو قدرك ترو باشا عقوبة ندرا إيه باشا بيغمبرك لبيغمبران بو عزيزي الله يخوى عقوبة بدري إيه ما عقوبة ندري كاتك قناها كين وتاوانا كين وتصور كين والله إخوائك أرحم الراحمين من هي راست إخوائك أرحم الراحمين من هي والله زور وريا بالله مسألة تاوانا وتصورنا كين كإتر إما هر تاوان كين وهر ناجحش بين هر تاوان كين وهر ناجحش بين نا والله أجر توبيك صادقانه نكي مجاهديك بهز نكي كاتي أزاني أفوتي كنت بيد بويا أفرمي ابن القيم التاريخ تفصيل لما جاء عن الله تاريخ شيء ميجو شيء بدريجي همو أوي الأخوة وهاتبه باسي كدو بوتو يا ساكاني قردون يا ساكاني خير يا ساكاني شر همو يبوتو باس كدو بويا مسائلي يا ساكاني خير وشر إنسان تاريخه ولا ميجو دسي أكل أفرمي باشا بو ميجو چي بكين خم ميجو باشو خرابيتي زانان ألان أو كساني كميجويان مسيوة وسرتا كحاطبي ليل حاطبي ليل شيء كسي بشوا داركو كاتو حرشتي بردسي كيو كوي أكاتو احتمالا ماريا بردسي كيو كوي كاتو حاطبي ليل أوي حطبكو أكاتو داركو أكاتو لشي لشوا أفرمي وكو حاطبي ليل ميجوها وكو كراتو راسنا راسي تيا درو راسي تيا اتشي بكن بو ميجوي راس شي بكن يكمن شد تدبر القرآن لخزمة القرآن دي فإنه كفيل بذلك همو أسباب كان خير وشر للقرآن باس كراو أقد قتل دال القرآن لكاتي قصص كان زور جوبنا وكان نادا جوب الدرنجام كاني أو اشتأدا باسي أصحاب الكهف كردوا أمنا وكان يانا إنهم فتية آمنوا بربهم كومل فتاة قنجن إيمانيا بخواجانيا هنابو شون لبر خاتي خوا هجرتي ينكر حموشتي كان بجيش صدعي حقي ينكر بأشكال باسي حقي ينكر خوا معجزيكي زور قوري وخلقان ده ملككي زمان يوسف عليه السلام ناي باسكرا ووزير كان ناي باسكرا وزليخا كان زور مشهور لما ناي باسكرا ولا قرآن هادشي باس ذكرا أي شيء لقرآن باسكرا بود باسك أما جناها كان أما درنجامة أما جناها أما درنجامة يعني أما هو كاربو درنجامة أما باسك لقرآن أبويا شاكو خراب قصة دوكاس باشا یەکی کیان باخێکی جوان یەکیان فەقیر ئەمیان وتی باخەکەم زۆر باش ئەویان
بەخوا ئەمە هەتا بۆم ئەمێنێتەوە خوا عقوبەیدا لەبەر ئەم کەلیماتە نەشیاوانەی کە بەرامبەر بەخوا بەکارێنە. بۆیە کاتێکە لە خزمەت قورئان و چیرۆکانی قورئانە ئەوەستی سیرەکەی هەمووی ئەوەیە. بۆیە لە مەسەلەی ئیسرائیلیاتە کە بەشێکە لە تەفسیر داخەڵ بۆ زانایان ئەڵێن ئەبێتە سێ بەش ئیسرائیلیات. بەشێکیان موافقی قورئانە قبوڵمان موافقە عەقیدەی ئیسلامی، یعنی هەموو ئیسرائیلیات چییە؟ هەموو ئەو شتانەی کە لە کتێبی یەهود و نەسەڕا بۆ ئێمە نەقڵ کراوە ئەو پێوتە ئیسرائیلیات. هەموو ئەوانە یا ئەوە تا موافقی عەقیدەی ئیسلامی قبوڵی ئەکەین بۆ نمونە موافقی تەوحیدە قبوڵمان، یان مخالفی عەقیدەی ئیسلامی بە کولی ڕەفزێکن چکە ئەو مەدسوسە هاتوۆتە ناو قەزیەکەوە، یان ئەوە تا نەموافقە نەمخالفە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تکذبوهم ولا تصدقوا، نە بەڕاستی بزان نە بە درۆ. بۆ نمونە دایکی مەریەم عەلەیهی سەلام ناوی چی بوو؟ باشە لە کتوبی بەنو ئیسرائیلە ئەصحاب الکەهف ناویان چی بوو؟ سەگەکە ناوی چی بوو؟ باشە سەگی ئەصحاب الکەهف. هەموو ئەمانە لا يزيد من الإيمان ولا ينقص. بەڵام لە قورئانە زۆر گرنگی بۆ لایەنە نادرێن ناوەکان و ئەوانە زۆر تەفسیلاتی تیان نییە، بەڵکو چی تایە؟ تەنها ئەوە هۆکاری ئەم عەزابە چی بوو بۆ سەر ئەم قەومە و ئەم نعمەتە هۆکارەکەی چی بوو بۆ سەر ئەم قەوم و گەلە. هەسە تو چوو لۆ بەرەگەنش لۆبەر لەم کامێرەکان بچۆ لە پشتۆ ئەوە ئەم شەڕە لە ماڵەوە دەستی پێ کردووە لێرە کۆتایی پێ ئیتر ئەبێت لە هۆکارەکانی بکۆڵیتەوە دوای دەرەنجامەکەی ببینیت دەرتەکە لە پەنایەکان دوور دەخەن. ئەوە یاساکەی شەمەی گەرم بەگەرم وازی لێ بەرەمە جوڵە جوڵکە یەکەمە دەرو زۆر باش. ئەفەرمێ لە قورئانە ئەگە تەدەبوری قورئان کرا فيه أسباب الخير والشر جميعا مفصلة مبينة، هەمووی باس کراوە بە تەفسیل ئەسبابەکان و هۆکارەکانی خێر و شەڕ باس کراوە. ئەفەرمێ لە دوای ئەوە پەنا بەرەبەر چی بەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فإنها شقيقة القرآن. ئەو قسەی ابن القەیمە شقيق چۆن دوو برا پێکەوە پێوەتە شقيق ئەوە هاوتا یەک وهي الوحي الثاني وحي دووهەمە لەسەر زەویە وحیێک کە لە جوبرائیلەوە عەلەیهی سەلام هاتوو لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە پەخش بوو. وحی دووەم لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلهامی دڵی کراوە ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى، وحیێکی ڕاستەوخۆ ئیلهامی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی قورئانەکەی کرد کە بوو وحی دووهەمە. ومن صرف إليهما عنايته اكتفى بهما من غير ما كسي عناية بم دوانە بکە لە خزمەت قورئان و سونە بەسێت. وهما يريانك الخير والشر وأسبابهما خير والشر هۆکارەکانی پیشان ئەدەن حتى كأنك تعاين ذلك عيانا بەخوا وەکوایە بە چاوی سەر تۆ خۆت ئومەتەکان ببینی کە لە خزمەت قورئان و سونەیە ئەوەستی. وبعد ذلك إذا تأملت أخبار الأمم لدواي قرآن والسنة بروم مێژووی ئومەتەکان بخوێنەرەوە ئەیامی خوا ڕۆژەکانی خوا بخوێنەرەوە لە ئەهلی تاعەتە لە ئەهلی مەعسیەتە ئەمان چیان بەسەر هات ئەوان چیان بەسەر هات هەمووی ئەوەی کە لە قورئان و سونە زانیوتە مطابقەی کە سیرەکەی سبحان الله هەمووی وەکو یەک هەموو ئەوەی لە قورئان هاتووە شەڕکەی خراپەکاریکەی نەتیجەکەت ئەم خراپانە ئەبێ چاکەکەی نەتیجەکەت ئەم چاکە ئەبێ هەمووی هاتووە هەموو وعدەکان هاتوون. سبحان الله ئەفەرمێن بەس کەسێ مێژوو بخوێنێتەوە تێگە کە قورئان ڕاستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستە اینجا خوای گەورە ئیلا وعدەکانی خۆی جێبەجێ ئەکا کەوابوو تەریخ زۆر بە درێژی جزئیاتی قورئان و سونەی باس کردووە کە لە قورئان و سونە بە کولی و بە گەورەی باس کراوە لەوێ ئەو بە تەفسیل باسی کردووە کەوابوو ئێمە بۆی سەعادەتی تەوامان دەستگیر بێ و دڵمان تەواو ئارام بێ پێویستمان بە دوو شتە یەکەمیان ئەوەیە بچین بە تەفسیل ژیانی ئومەتان بخوێنینەوە. ئەی ئەو کەسەی کە زۆر فەقیری بڕۆ ژیانی فەقیران بخوێنەرەوە بۆ ئەوی بزانێ هۆکار چییە فەقیری و خێر لەم فەقیرەی تۆ چییە. ئەی ئەو کەسێکەوە بیمار و دەردەداری
بچۆ ژیانی نەخۆشان و بیماران بخوێنەرەوە تاوەکو بزانی ژیانی ئەوان چۆن گوزەراوە، هۆکارەکانی خەیر و شەڕ لە ژیانیان نەچی بوو. ئەو کەسێک کە هەر ناڕەحەتێکت هەیە بچۆ بخوێنەرەوە، لە خزمەتا بە لەوێوە دەواازەیە بۆ دەکرێتەوە، هەست بە ئارامێکی زۆر گەورە ئەەکەی کە موافقە لەگەڵ قورئانە ئەەکە. کێمان هەیە ئەگەر زۆر دەردەدار بە ئەندازی ئەیوب دەردەدار، ئەو کەسێک دەردەداری بچۆ حیاتی ئەیوب عەلەیهی سەلام بخوێنەوە، بزانە هۆکاری دەردەکەی چی بوو، و بزانە چی کرد بۆ ئەوەی لە دەردەکە ڕزگاری بێ، ئایا ڕزگاری بوو یا ڕزگاری نەبوو. ئەو کەسێک کە مناڵەکەتی لێ ون بووە، ئەم بەیانێ دۆستێک نامەیەکی بۆ نردوم بەیانی زوو خۆ مامۆستا کوڕێکم دیارنی دوعای خێرم بۆ تێر دوعای خێرم بۆ کرد. یعقوب عەلەیهی سەلام هاتە پێشچاوم کە یوسف دیارنیە دڵی چۆن کزەی هاتەوێ، چەند هاوار و ناخ مناڵەکەت کوژرا کەس نەیزانی کێ کوشتی. بڕۆ قسەی خەضیر عەلەیهی سەلام بخوێنەرەوە، زۆر دڵت چەند ئارامە بێتەوە، ئەزانی دەستێکی معنەوی هەیە لە پشتەوە. هەر گرفتێک لە گرفتەکان کە لە ناو سجنای یوسفی دانیشە مطالعەی حیاتی یوسف کرد. بۆیە کەسی مسلمان لە هیچ شوێنێکە نوشدا نادا، حتا کەوتە ناو گوناهەوە فەزح بوو، عالەم بە خراپە باسی کرد، چۆرە خزمەت قورئان ئاسایشی ڕۆحی تۆی تێیە، ئارامی دەرونی تۆی ئیلا تێیە. بۆیە ئەم خاڵی یەکەمە زۆر گرنگە کە بریتێ لەوەی بچی لە خزمەت مێژووە دابنیشی بۆ ئەوەی بتوانی ئارامی بۆ ناخی خۆت بۆ دەرونی خۆت ڕابکێشیتەوە. دووهەمین زۆر گرنگە هەندێ هەڵە هەیە لە نەفسی خۆمان لە ڕۆحی خۆمان فەرامۆشی نەکەین. خاڵی یەکەم جوان مێژوو بخوێنەرەوە تێبگە تازە و کۆن، دوای ئەوە وەرنە ئاگات لێبێ بە حەزەرەوە سەیری نەفسی بکە. طبعاً ئینسان هەتا ئەمرێ لە شەڕێ لەگەڵ نەفسی هێشتا تێی ناگە لە فێڵەکانی نەفسی. ابن القیم قسەیەکی هەیە لە شوێنێکی ترە باسی ئەوەکە کە شەیطان فێڵەکانی چۆن دائەنێ لە ئەضرار المعاصی لەو کتێبە باسی ئەکات. ئەفەرمێت طبعاً شەیطان یەت کۆمەڵی فێڵ دائەنێ، ئەڵێ یەکەمین جار شیرک، محاولەکە ئینسان توی شیرکە، زانی نەجاحەتی نێنە ئینجاڵە تووشی بدعەیەکە هەوڵ ئەدا، زانی تووشی بدعە نابێت تووشی گوناهی کەبیرەیەکە، زانی تووشی کەبیرە نابێت تووشی سەغیرەیەکە، زانی لە سەغیرەشە نەجاحەت نێنە تووشی حەڵاڵ خۆری زۆریەکە، مەشغوڵیەکە بە حەڵاڵە بۆ عیبادەت نەکە، لەوەشە نەجاحەتی نێنە ئینجا بەرنامەیەکی تر دەست پێ ئەکا. ئەویش ئەوەیەت زۆر بە خەتەری شتی بچووکی لا گەورەکە گەورەی لە بچووکەکاتەوە. ئەڵێ زۆر کەم کەسەیە لەمەی ئەخیری دەرچێ، باشە شتێکی بچووکی لا گەورە تۆ سێر عولەمای ئەزهەرکەن کە دەرچوو. عولەمای ئەزهەر زۆر عالمی گەورە گەورە دەرچوو، بەڵام ملاحەزەیەک لەسەر ئەزهەر هەیە هەمویان لە فقه ون بوون، ناتوانانی فقه بخەنە واقعی ژیان، هەمویان فەوتە. ئەنێ ئێستا تۆ دیقەت بدەن عولەمای ئەزهەر یعنی خەواتیمەکانی عولەما دکتۆر مستەفای زەڵمی و ئەمانەوە، یعنی پێشینەکان زۆر پیاوی گەورە گەورە، زۆر مفەسیری گەورە، تەنتاویەکی مەسەلەن تیا دەرکەوت کە تەفسیری قورئانی کرد لە نزیکەی 37 مجلدێکە قەلائد الجەواهر، یعنی سەر سوڕ ئەمێنێ لە تەفسیرەکەی، بەس حیاتی مێرون لەو تەفسیرا بخوێنەرەوە جۆرەکانی و ئەزانی ئێستا نووسراوە. هەر ڕسمەکان ڕسمینەوە تەفسیرەکە سەرکە سەر سوڕەمێ، دوای ئەو کەس نەیتوانێت تەفسیرێکی وا بنووسێت. یەک مجلد لە مجلد وابزانم سوورەتی کەهف لەم کتێبخانە گشتی ئەو بەری خۆمان هەیە، یەک مجلدی هەیە لێرە. ئەو کتێبە کتێبێکی زۆر نایابە، وەختی خۆی زۆر مەشهور بوو لە بینی مەلاکانە، ئێستا بەداخەوە چونکە چاپی نوێ نەکراوەتەوە وەستاوە. یعنی بەڵام سیرەکەی هەموویان لە سوچێکی بچووکی فقها لە شوێنێکە ون بوو، سیرەکەی زانایەکی زۆر گەورەیان وەرە ئینجازاتەکانی سیر کە سیرەکەی هەموویە کاتە 20 مەسئلەی فقهی تەرجیحی تیاداتەوە، عمری فەوتە. ئومەتی نەتوانی هەڵسێنێتەوە جارێکی تر، شتی زۆر گەورە گەورە بەهێز، بەڵام لە سوچێکی بچووکە. ئەو فێڵی شەشەمی شێطان هات بەشتی بچووکەوە مەشغوڵیکردن شتە گەورەکانی لە یاد بردنەوە. یعنی ئەگەر شێطان هەر هیچی پێ نەکرێ ئەوەت پێ ئەکە. بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ لەگەڵ نەفسی خۆیان زۆر بە وریایی ئاگای لێبێ، هەندێک جار لە هەندێک هۆکارە مەشغوڵی ئەکا بە کۆمەڵێشتەوە، کۆمەڵشتی مهمتری لەدەست ئەدا.
ئەبێ عەبد بە باشی بزانێ گوناه و غەفڵەت هەرچی خراپەی دنیا و ئاخرەتە لەو دوانەوە دەست پێەکە. گوناه غەفڵەت یعنی ئەم کەونە هەرچی خراپە بەسەر منایە لەم دوانە، بەڵێ لەم دوانە اینجا لە هەر یەکێک لەم دوانە سوبحان الله پاڵدانەوە و پشدانەوە بە عەفوی خوا و مەغفیرەتی خوا، هەندێک جار بە تەسویف، هەندێک جار بە زمان تەوبەکردنێکی کرچ و کاڵ، هەندێک جار خۆ مەشغوڵکردن بە بڕێ سونەتەوە، هەندێک جار خۆ مەشغوڵکردن بە هەندێک مەسائیلی علمیەوە، هەندێک جار پاڵدان بە قەدەرەوە بەخوا ئیتر جامە چی بکە قەدەرەکەم هەروە بوو، هەندێک جار کۆمەڵی هاوێنە ئەهێنێ قیاسی خۆی ئەکاتە سەر ئەوان، هەندێک جار خۆی مەشغوڵەکە بە خەڵکی زۆر گەورەوە خۆی بچووکی لەبیر ئەچێتەوە. چونکە هەندێک جار ئینسان تووشی گوناه هەبێ ئەڵێ کوڕخۆبا بە سەحابەش گوناهی کردووە، لە کوردەوارە ناڵێ 1000 گوناه و یەکتەوە باش یەکتەوە وازانە ئەستەغفیرڵڵاهەکە ولا ئەستەغفیرڵڵاه تەواو. بۆیە ئەم مغالەتەیە لە نەفسە خاڵی دووهەمە. ئەگەر ئاگای لێ نەبی سەعادەتت تێکەدا، ئاسایشی ڕۆحت تێکەدا، ئەبێ زۆر ئاگات لەو خاڵە بێکە ئاسایشی ڕۆحت تێک نەچێت. وەڵا جاری وایە ئینسان بەخوا سەری مانگ تەوبەیەکی باشەکە، بەخوا سەری مانگ بەخوا پێم نەکرا و ئەم مانگە هاتەوە ئەیکەم، ئەم مانگ کاتی ئەزای کۆتایی بە توێ، یان ئەم هەفتە بۆ هەفتەیەکی تر، یا هەندێک جار گوناهە کردووە بەس بە زمان دڵ ئاگای لێ نییە، غافڵ، ئەتەوێ خۆیان لێت خۆش بێ بەوە. هەندێک جار ناوەڵا کورە بە هەندێک سونەت کەم با ڕۆژوو عەرەفە بگرم، خوا لێمە بوورێ بەبێ ئەوەی تەوبەیە بکەی، بەبێ ئەوەی هەستە ڕۆحە بتەزێ لە بەرامبەر گوناهە، ئەو کردەوە ئەکات و لێ ئەگەڕێ. هەندێک جار وا خۆی مەشغوڵەکە بە عیلمەوە، کورە ئەڵێ عالم هەر گوناهە بکە خوا لێ ناگرێ. هەندێک جار قەدەر ئەوەی کە پێشتر باسمان کرد، وەڵڵی کاکە تازە قەدەری منەوە، ئەی من چی بکەم؟ بڕواکە ئینسان عەزەمەتێکی زۆر گەورەی تایە، بەڵام لە خۆی ناگا، ئەبێت دانیشێ لەگەڵ خۆیە لەکوێ ئاسایشی دنیا و تێکچوو، ئاسایشی ئاخرەتە تێکچوو، خەلەلێکەیە وەرە دانیشێ، یا غەفڵەتە یا مەعسیەتە، یا غافڵی یا عاسیت، وەرە بزانە کامیانە تەوبەکە بگەڕێ و لای خوا، هۆکارەکان ئەسبابەکان دەست بدەرێ. یا هەندێک جار دێت مقارناتەکە، مقارنات ئەڵێ پیرەژنێک باشە یا زانیەک تۆزی ئەویا بەسە یەخوا عەفوی کرد، کورە من ئەوەیەم بە مناڵێ لەویا بزانم چۆن خوا عەفوم ناکە، هەر عەفو مەکە. خۆ ئەم ئەمەلە بەخوا زۆر باشە، وەڵڵا ئینسان چەندێ ئەمەلی بەرز بێ بەخوا ئەوە زیاتر دەروی خێری لێ ئەکرێتەوە، بەڵام ئەبێ زۆر ئاگای لێ بێ. ئەمە مغالەتەی نەفسە، فێڵێکە لە فێڵەکانی شەیطان، ئەبێ ڕۆحی بتەزێ بەرامبەر بە گوناه، هەستکە کە لە نائاسایشیەیە کە گوناهی کرد، هەستکە بەوەی کە ناڕەحەتە. ئەگەر هەستی پێ نەکرد، هەست طبعاً نەخۆشی سەرەتان خەتەرەکەی چی؟ یەکشت ئێشی نییە، ئێش هەر ئەوەندە کاتی ئێشی هەیە هەموو شتێک تەواو بوو. خۆ ئەگە هەر لە سەرەتاوە ئێشی هەبووە هەر چارەسەرەکرا، حەلێکی زۆر بەسیتی بۆ دۆزراوە. بەڵام کە چارەسەری نەبوو زۆر خەتەرە، ئێشی نەبوو زۆر خەتەرە. وەڵڵا گوناهیش ئەوهایە کە هەستە بە ئێش نەکرد، ڕۆحە نەتەزی لەگەڵیە، ئیتر وردە وردە کاتێ بە خۆتەزانی ئاسایشی ڕۆحە کاولە بێ، کاتێ بە خۆتەزانی ئەتەوێت چارەسەرکە چارەسەرە پێ ناکرد. ئەگەر تەشبیه نەبێ هەموو کاتێ ئەو گوناهەی کە ئینسان هەست بە ئازاری ناکە لەگەڵ نەخۆشی سەرەتانە وەکو فەرشێتە پێشچاوم کە لەبەر خۆردانران. تەمە سەرەتا فەرشێ لەبەر خۆردانێ تەبیعیە، ئەمڕۆ بڵێ بەخوا فەرشەکە هەڵناگرم، کۆر بە تۆزێکتر خۆر لێ بە کورە خۆ خۆر باشە برا وتیانە خۆر باشە، دەی لەبەر خۆر ئەمێتە وای لێ ئەپۆرتکێ لەکوێ دەسی بێتیە بەدەستەوە هەڵناگیرە تازە. سبحان الله سەرەتانیش ئەو هەیە کە درەنگ پێی زانرا سەرەکەی پۆرتکاوە تازە لەکوێ دەسی بێنێ ئەوەرێ، کەڵکی ئەوەی نەما جارێکتر هەڵگیرە و ڕاخرێتەوە. بەخوا گوناهیش ئاوایە، جارێ گوناهێکی بچووک ئەنتە لا توبالی بهی، هیچ گوێ نادەیت، 70 ساڵ لە ناو جەهەنەمە ئەدباتە خوارەوە گوناهە بچووک، هەر لاشی لێ نەکردەوە، هەستی پێ نەکرد.
يعني تۆ تەسەوور کە ئەیوب عەلەیهی سەلام کەسێکی فەقیر هاتە بەردەم ماڵی ئەیوب زۆر دڵەمەند بوو جوان جوابی نەدایەوە هەرەوەندە باشە ئێمە هەر جوان جوابی نەدەیتەوە جوابیشی کرد وەکو خۆمان چۆڵی خوا بەداتێ باشە لەوسێ ئەوی شەربتوێتی خوا بەدات باش هەندێک لە زانایان ئەفەرمون خوا لەسەر ئامە ئەو هەموو عقوبەیدا چکە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام عقوبەیان زۆر قورسە ئەی تۆ تەسەور ئەەکەی تۆ لەخوا یعنی لە یونس عەلەیهی سەلام لەخواوە نزیکتری لە ئەیوب عەلەیهی سەلام نزیکتری بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ زۆر بە ئارامی لەگەڵ ئەم بابەتە معنەویانە تەسەڕوف و تەعامل کە بۆ خوای بەڕێزەکان هەندێک گوناه هەیە زۆر بچووک بەڵام لای خوا زۆر گەورە هەندێک گوناه هەیە لای ئینسان زۆر بە بچووکیێتە بەردەست لای خوا زۆر گەورە ئێستا تۆ تەسەوورکە نەمە غەیبەت بەلامەوە چەند ئاسان مسلمانە دوان سیان دە مسلمان باسەکەین باشە ئەم مسلمانانە کە باسەکەین و قسە ئەەکەین لە سەریان ئەتۆ بیرکەرەوە مەسەلەن ئەبێ چەند غەزەبی خوا و خەشم و قینی خوا بێتە خوارەوە ئەها بزانە غەفڵەت چەند خەتەرە گوناهێکی کەبیرەی حەق و ناس غەفڵەت دوای لەگەڵ و هەست بە ئێشەکەم هەست بە ئێژ ناکەم ئەبێ چەند گوناهی تری معنەویم هەبێ هەست بە ئێژ نەکەم ئەخر بۆی ئاسایشی ڕۆحم تێکەچێت بۆیە دڵم نالەرزێ لە بەردەم گوناهەکانە ئەوە هۆکاری ئەوەیە غەفڵەت دای پۆشیوە زۆرێک لە گوناهەکان ئەوە دەورەی داوە کەوە بوو بۆ ئەوەی سەعادەتی کامیلم دەستگیر بێ قورئان دوعا کردەوەی ساڵح لەناو کردەوەکانە ڕەتکردنەوەی قەدەر بە قەدەر ئەوە خراپەیەک هاتە ڕێت 50 چاکە بکە ئەخر ئەگەر کەسێ محب و خۆشەویست بێ جاءت محاسنه بألف شفيع بخوا أجر هلايك كر 70 جار شفاعته يمت أو عندما محاسنك تشاك أكاد أو كبير راضي هند جار إنسان دايك خوي زق خوشه كاتك دايك عاجز بلي أمش دورك بيتوا أجريتوا توبيك زور صادقانة أكا أرواته ولا دايشي جان عفومك عفويناك دوم جار أروا سهم جار أروا شتي جواني وأكره بيركاته حزي لو خوارني بوي أبا حزي لو شتي بوي أكا دي حتى هو قناعتي بيك يا دوها جاري وهي شر كان به كان أجنبته أو يتريان دنيا ليته ويك نزانه شوني أشتكاته ببير مجاري خوشيك لقلب بريك عادزيان بو براكي الدنيا هالسي أجنب بروء كان أم آفرته أشوف لاي مالي أما لا تخوى ماسة تكليفي كي لبك بشكم أجنبته أشوف لاي مالي ملايكتر أشوف لاي كسيك أو إناسي دنيا لها تبويا إن جاجلي أكرب بتزيو إن أربو من الله كاني بركاريش أكرب بس بوي أشتيان بيته أي شيء أجنب مو أو رجيك أشتم كرنا قط أو ملياد ناسيتو آفرتك تشنجاري قاسي براكي خوي ماسك باشا بو چونك زور أي موصل لما نالي وجارك عادسي من نبو استوى لها توتشم دوري ليكو أوهم كأو حالة أبيني بيرم أكده ورا رب العالمين يقبلهم بزيي خوي جاري وهي لعبدك عادسي أم عبد الله بري أوي خوا أشتكاته جاري بزمانك كرتوكال الله أستغفر الله بدلك غافلة وأزاني خوي أشتكاته أبيت شنجار هول بدا لبردم خويا خوي زليلك بقرته وبردم خوا داوي عفوك حتى رب العالمين عفويك بي أول أبيت شنجار شفاعتك بخاطر أنواع كردوي باش بخاطر بويا أبي قدر كان بقدر رتكينوا كوتا خاليش بوي طوالي سعادة من دزجير بي وشياري دوشت بين ميجو بخينو بوي لأسباب خير وشرطي بقين وهروها أبي أقام النفس من بي توشي هلا نبيشت كان تيكلنك بناوي قدر وبناوي علم وبناوي أوي جورا كان جناهيان كردو بشيتنا وميداني جناها وأجي لخونا منه بطاوي ضلك الرجبي وغافل خواي كان داول لي أكين بناوي جوانت وصفتي برزت باسمي عظمت يا أرحم الراحمين درون من أسايش بك يا أكرم الأكرمين آرامي بسر ناخد المنا ببارينا
بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە، بەسەر شار و وڵات و نیشتیمانمانە ببارێنە. خوایە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، تو گەورەی خۆت لەسەر کاتی سەرەمەرگە ئارامی بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان لە گوناهەکان دوورمان خەرەوە، لەم دینەی خۆت تێمان گەیەنە، عاقبەتمان خێرکە، سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ئەگەرچی ئەوەندە گوناهمان هەیە شەرمەندەی بەردەم دیوانی تۆین و بەخوا خوای گیان شەرم ئەکەین کە دەست بۆ لای تۆ بەرزکەینەوە، بەڵام ئەزانین کە فەرمانی تۆیە و ڕێنمایی پێغەمبەرەکەتە عەلەیهی السەڵات وەسەلام. بۆیە وا بەبێ شەرمانە بەبێ حەیایانە هاتوین دەستمان لە دیوانی کەڕەمی تۆ بەرز کردێتەوە. ئەزانین دەستی زۆر کەس لێرەدا قبول کراوە و دەستی ئێمە گوناهباری ژەڕۆت ناکەیتەوە. دەیا ئیلاهی لە گوناهەکانمان ببوورە، گوناهانێ بە ئاشکرا کردمان عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردمان عەفومان کە، گوناهانێک پەروەردگارە کردمان و زانیمان عەفومان کە، گوناهانێک کردمان و نەمانزانی و لە غەفڵەتا بوون عەفومان کە. تو گەورەی خۆت پەردەی غەفڵەت لەسەر دڵمان لا ببە، ئەی ئیلاهی پەردەی غەفڵەت لەسەر دڵمان لا ببە. خوای گیان زیاتر خۆتمان پێ بناسێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان خۆتمان پێ بناسێنە و بمانگێڕ لەو کەسانەی مقەڕەبی تۆ و نزیکی تۆن یا ئەکرەم الئەکرەمین. ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە و لێمان ڕازی بە. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئێمە لە بەرخاتی تۆ کۆ ئەبینەوە و لە خزمەت ئەم کەلیماتانە ئەبین بۆەوەی ئاسایش بەسەر ڕۆح و دڵ و دەروونمانە ببارێنێ. یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین ئاسایش بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. خوای گیان هەموو دڵەکان لە بینی دوو پەنجەی تۆیە یا ئیلاهی یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك وطاعتك. خوای دڵەکانمان ثابت کە، دڵەکانمان ئارام کە لەسەر تاعەت و خواناسی، هیدایەتمان زیاد کە، ڕێنماییمان کە، دەستگرۆیمان کە یا ئەکرەم الئەکرەمین. نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە هەر کەسمان گرفتێکی بۆ چارەسەرکە. تو گەورەی خۆت بۆ چرکە ساتێ مەمان دەرە دەستی خۆمان، تۆ خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە. لە زەرکاوی گوناهەکان ڕزگارمان کە، خوایە هەر گوناهێک کردومانە پەروەردگارە بێئەدەب بوون لە خزمەت تۆیە یا ئیلاهی عەفومان کە. خوای گیان ئێمە ڕۆژانە گوناهەکان بۆ تۆ بەرزەکەینەوە، بە دڵی ڕەشەوە هاتوینەتەوە بەردەم قاپی تۆ دیوانی تۆ. خوای بۆ خەتی گەورەی خۆت دڵەکانمان سپی کەرەوە، دەست و چاو و زمانمان سپی کەرەوە، لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای لە گوناهی زمانمان ببوورە، تو گەورەی خۆت لە گوناهی زمانمان ببوورە. هەر گوناهێ خەتەرە ئەکا بە دڵمانە، خوایە عەفومان کە، خوایە هیدایەتمان بدە. بەخوا پەروەردگارە ئەگەر چی خراپە کار بین دینەکەی تۆمان خۆشەوێ، بەخوا پەروەردگارە تۆمان خۆش ئەوی، بە عیزەت و جەلالی تۆ پێغەمبەرەکەتمان خۆشەوێ عەلەیهی السەڵات وەسەلام. پەروەردگارە ئەمانەوێ لەسەر حەق بین، ئەمانەوێ لەسەر ڕاستی بین. خوای بۆ خەتی گەورەی خۆت هیدایەتمان بدە، دەستمان بگرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان هەرچی گرفتێک کە هەمانە بۆمان چارەسەرکە، ئەوەندە حەڵامان بدەرێ، محتاجی حەراممان مەکە. خوایە محتاجی حەراممان مەکە، تو گەورەی خۆت محتاجی حەراممان مەکە. یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. پەروەردگارە ئەومان گرفتێکی بۆ چارەسەرکە، ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە. خوایە بەخوا غەیری تۆمان نییە کە داوای لێ بکەین، هانامان بە تۆ هێناوە بە کەڕەمی تۆ. خوایە دوعاکانمان گیراکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، هەموو نەخۆشە مادی و معنەویەکانمان شیفا بۆ بنێرە، عاقبەتمان خێرکە، عیفەتمان زیادکە. خوای گیان محەبەت و خۆشەویستی لە بینی موسڵمانانە زیادکە. پەروەردگارە ڕزقی حەڵاڵی بازاڕەکانمان زیادکە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ڕزقی حەڵاڵ بەسەر بازاڕەکانمانە ببارێنە، بەسەر ماڵەکانمانە ببارێنە. تو گەورەی خۆت خوایە تووشی حەراممان مەکە، خوایە لە هیچ شتێکە تووشی حەراممان مەکە، لە هەموو شتێکە ئەوەندە حەڵالمان بدەرەیە کە تووشی حەرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان نقصانی دنیامان زۆر زۆرە، لە زۆر ڕۆ نقصانیمان هەیە ئەکرەم الئەکرەمین. حیات و ژیانمان هەمووی پڕە لە نقصانی، هاوارمان بۆ تۆی کەماڵ هێناوە پەروەردگارە، تۆ کامیلی یا ئەکرەم الئەکرەمین. ژیانمان بۆ چاکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە بەزەیی خۆت خوایە هیچ سپاردەیەک لای تۆ زایە نابێ. خوایە وا نەفسی خۆمان، خێزان و ماڵ و مناڵمان، ڕەفیق و برادەرەکانمان، دایک و باوکمان، خوشک و براکانمان، میوانەکانمان، دراوسێکانمان، مامۆسا و قوتابیەکانمان هەمووی سپاردە ئەکەین بە تۆ یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان قەت سپاردە لای تۆ زایە نابێت،
نەبوو نابێ یا ئەکرەمە الئەکرەمین دەیا ڕەبی خوای ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین ڕەوشتمان سپاردەی تۆ ئەکەین یا ڕەبی خۆیان سەحەت و لەش ساغیمان سپاردەی تۆ ئەکەین خوای گیان ژیانمان سپاردەی تۆ ئەکەین مردنمان سپاردەی تۆ ئەکەین زیندوو بوونەوەمان سپاردەی تۆ ئەکەین ژیانی ناوگۆڕمان سپاردەی لای تۆ ئەکەین ئەو کردوانەی کە لەبەر خاتی تۆ کردومانە خوای سپاردەی لای تۆ ئەکەین یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان تەستیم تۆ کرد یا ئیلاهی بۆمان و پارێزە حیفظمان کە خوای گیان ئیمانمان زیاد کە دامەزراومان کە لەسەر ئەم ڕێبازە شیرینە ڕامان گرە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم تاک تاک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەن بە گەورەی خۆت خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم خۆشی ئەوەن بمانگێڕە لەو عەبدانەی کە دەموچاوی گەش و جوانی بەرامبەریان ئەکرێتەوە مەمانگێڕە لەو عەبدانەی کە لە ڕۆژی قیامەتا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم پشتیان تێ ئەکا یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەن بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە چۆن ئەلێرەدا لە خزمەت کتێبێکە کۆبووینەوە لە خزمەت باسی دینەکەی تۆیە کۆبووینەوە لە بەهشتا ئەوە لە خزمەت پێغەمبەری خوا و ئەصحابە کۆمان کەرەوە پەروەردگارە داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە ئەم دەرسانە بکەرە نور و ڕووناکی بەسەر ئەم شارەمانە بیبارێنە بەسەر دڵ و دەروونمانە بیبارێنە بەسەر ماڵەکانمانە بیبارێنە بەسەر ئەم وڵات و نیشتیمانە بیبارێنە یا ئەکرەم